کورتە فیلمی دادگایی لە دەرهێنانی ئەحمەد سەلام و لە ڕۆمانی دادگای کافکا و چیرۆکی میوانی گۆڕستان وەرگیراوە کە باز لە دادگایکردنیەکی خەیاڵی دەکات. ئەم کورتە فیلمە بەرهەمی زانکۆی سلێمانی کۆلێژی هونەر بەشی فیلمسازی بە هاوبەشی بەشی سینەمای سلێمانیە لە فیستیڤاڵی ئەسووری سینەمای نێودەوڵەتی لە وڵاتی لبنان بەشداری کرد. لە خاڵێکی دیاری کراوە تر هیچ ڕێگایەک نییە بۆ گەڕانەوە. لەوانەیە بەو شێوازە بێ کە خۆم پێم باشە. بۆ گفتوگۆی زیاتر دەربارەی کورتە فیلمی دادگایی میوانداری ئەحمەد سەلامان کردووە کە بە ڕێزیان دەرهێنەری ئەم کورتە فیلمن. ئەحمەد سڵاوە لێبێ بەخێربەی. زۆر سپاس. ڕۆمانی دادگای کافکا و هەروەها چیرۆکی میوانی گۆڕستان چ سەرنجێک بوو کە ئەم کورتە فیلمەی لێ بەرهەمهێنرا؟ سەردا زۆر سپاس بۆ میوانداری کورسات. ئێمە لە ئەو کە کورتە فیلمەمان دروست کرد کاتێک دەستمان کرد بە نووسین لە ڕۆمانی دادگایی کافکاوە لە کورتە چیرۆکی میوانانی گۆڕستان وەرمانگرت. سەرنج ڕاکێشی ئەم دوو نووسینەی کافکا و ئاماژەیەکیش بۆ بم. کافکا کە نووسینەکانی هەمیشە یەئسن بێئومێدیە، ڕەشبینیەکی تایە لە دنیایەکی تاریکە، لە دنیایەکی بێئومێدیایە. بۆیە ئێمە کە دەستمان پێکرد بڕیارمان ناکە چیرۆکێکی جیهانی بکەین بە سیناریۆ لە چیرۆکەمان و نووسینەکەمان لۆکاڵی نەبێ. بۆیە بڕیارمانە کە چیرۆکێکی سەرنجڕاکێش و چیرۆکێک بێ کە پەیوەندی هەبێ بە تاکی ئێمەوانێ و چیرۆکەکە لێکە هەموو تاکێک ئەم هەستەی بۆ دروست ئەبێت کاتێکە ڕۆمانەکە ئەخوێنێتەوە چیرۆکەکە ئەخوێنێتەوانێ هەستێکی خۆتی هەستێکی ئەم کارکتەرە خۆتی بۆ منە لە ڕۆمانی دادگاییە جۆزف کاف هەفتێکی هەستێکی ئەم کەسە خۆتی تۆ بەردەوام بیت لە دادگایەکی وهمیەکەی تۆ بیت لە محکەمەیەکەکەی توانێت کە ڕەنگە بوونیشی نەبێ ڕەنگە پێشی نەگەەوە ڕەنگە دوت ئەسن تاوانبار نەبی بەڵام بە حکمی ئەوەی کە ئێمە مرۆڤ بەردەوام لە بیرکردنەوەین بەردەوام لە بیرکردنەوەی نەگەتیڤین بۆیە بیر ئەەکەیتەوە کە تۆ تاوانباری و ئەم ڕۆمانەوە هەم چیرۆکەکەش لەو ئایدیای ئێمە نزیک بوو کە ئەمانیز بۆیە بڕیارمان ئەداپتی بکەینەوە. دەستان خۆش بێ سەرکەوتوو بێ. بەشداریکردنی ئەکتەرانی بە ئەزمون بۆ نمونە هونەرمەندی گەورە ناسر حەسەن لە بەرهەمێکی بەڕێستانە چ هاوکاری و پاپشتێک بوو بۆ ئێوەی گەنج؟ بەڵێ سەرتامێ ئەوە بڵێم ئێمە لە کارەکەمانە هەمیشە دوو بەرەیە. ئەین بەرەیەکیان زۆر بە ئەزمونن بەرەیەکیان تازەن گەنجن لاون بەرەیەکی ستافێکی زۆر باش و بە ئەزمون و بە ستافێکی گورج و گۆڵ و تازن. ئەمە هەم لە کرووەکەمانە و هەمیش لە کاستەکەیە. لە کاستەکە مامۆستا ناسر حەسەن هەیە و هەروەها کۆمەڵی گەنجی بەتوانای وەکو عەبدوڵڵا فەتاح کە هاوڕێم هەم پێکی شەو نووسەری سیناریۆکی باوبەشی نووسیمانە. مامۆستا ناسر لەم ئیشەیە کە ئێمە داوامان لێ کرد تقریبا هەفتەیەک بوو بڕیاریا بوو کە بەشداری هیچ ئیشێک نکاتەوە بەڵام کە ئێمە چوین بۆ لە سیناریۆکەمان نیشاندا و خوێندیوانێ و تاقی ئێمە بینی خۆشبەختانە ڕەڕازی بوو کارمان لەگەڵا بکە. لە سەرەتا من وەکو خۆم وەکو دەرهێنەر وە ستافەکەش هەمومان ترسێکمان هەبوو چۆن مامەڵە بکەین لەگەڵ مامۆستا ناسر. مامۆستا ناسر پێویست بە تعریف ناکە ئەزمونێکی دوور و درێژی هەیە لە وەرزی سینەمایە. ترسێکی زۆرمان هەبوو لەگەڵا چۆن مامەڵی لەگەڵا بکەم وەکو ئەکتەرێک چۆن بەڵام ئەو ئینێرجی کە لە ئەو وەرگرت هەموو شتێکی بۆ ئاسان کردین. ینی هەم بۆ من وەکو دەرهێنەر هەم وەکو ئەکتەرەکانی لەگەڵ یابوون ئاسانکاریەکی تەواوی ئەکرد لە نواندن ینی هەستمان نەئەکرد کە مامۆستا ناسر و هەموو ینی کیباریەتێکی نەبوو ئەوەی لە خۆ بغزێکی نەبوو ئەوەیەکی نەبوو زۆر لە خۆ بردووانە هاوکاری ئێمەیە کە هاوکاری ئەکتەرەکانیە کرد بۆیە کارکردن لەگەڵ مامۆستا ناسر هەم شانازی بوو هەم ئەزمونێکی زۆر بە چێژ بوو و
زۆر شت فێر بووین و هەموو وەکو ئەکتەرەکان کە لە ئەوانە فێری نوانواندنە بوون و ئێمەش لە مامۆستا ناسرەوە فێری کۆمەڵی ئاکار و هەفتاری جوان بووین بەڕاستی بەشداریکردنی ئەم کورتە فیلمە لە فێستیڤاڵی سووری لبنانی کە فێستیڤالێکی نێودەوڵەتی سینەماییە چ دەستکەوتێکی هەبوو ئەم کورتە فیلمی ئێوە؟ ئێمە ئەم فیلمەمان لە فێستیڤالە کە بەشداری کردووە لە خولی دووەمی فێستیڤالەکە بێگومان ئەم ساڵ یەکێک لە تایبەتمەندیەکانی فێستیڤالە ئەوەیە کە بۆ کەسانی گەنجە زیاتر ئێمە لەم فێستیڤالە کە خەڵاتێکی نێودەوڵەتیە کە فیلمەکان بەدەستی هێناوە و بێگومان خەڵاتی مادیش هەیە بەڵام تا ئێستا نەگەشت دەستمان لەبەرەوەی کە بەڕێستان ئامادە نەبوون لە فێستیڤال ئامادە نەبووم و قرار وایە لە ئایندە بگاتە ئێمە ئەم فێستیڤاڵانە بۆ ئینەرژی وەرگرتنی و بۆ هێز و وزەیەکە بۆ ستاف و کروی فیلمەکان کە بەردەوام بن و پێشکەشکردنی ئەو خەڵاتانش توای واد لاکە کە تۆ ئێمە بەردەوام بین ئەوە ئەم سوودی فێستیڤالەکە بووە واتە خەڵات سوودێکی زۆری هەیە بۆ ئەو کەسانەی کە فیلم دروستەکەن بۆی هانیان بن بەرەو پێش بڕۆن فیلمی تازە و فیلمی مەرج نییە هەنی تۆ تەنها هاندان بە خەڵات بێ بەڵام بە حکمەوەی کە ئێمە لێرە لە کوردستان و تایبەت ئێمە کە گەنجین و نەناسراوین و خوێنکاریشین هیچ شوێنێک ئامادە نییە تۆ سەپۆرتت بکە باشە هیچ شوێنێک نییە سەپۆرتی شتەکە ئەین بڕێکی زۆر کەمە کە تۆ ناتوانانی ئەو هێزەی کە هەتە و ئەو قوتی کە هەتە بیگەێنی و جێبەجێ بکەی ئەو ئایدایی کە هەتە جێبەجێ بکەی بەڵام لە ڕێی خەڵاتەوانێت تۆ بۆ منە هەنێک شت هەیە بۆت حلەکەەوە واد لێگا کە تۆ بۆ منە لە ئیشێکە کۆمەڵێک بودجەی زۆر سەرف کردووە هەنێکت بۆ ئەگەڕێنێتەوانە بێگومان کۆلیژی هونەر چی پێبەخشیت؟ زۆر گشتگیرە مەبەستت ڕوونتری بکەیتەوە کۆلیژی هونەر کە ئێستا تیا ئەخوێنیت باشە چی پێبەخشیوی؟ ئایا کردویتی بەوەی کە بتوانیت خۆت فیلمێک دروست بکەیت؟ لە هەموو دنیا قەناعەتم من هەروایە هەموو شتێک لە ژیانە تەنها شوێنێک ئەوە نییە هەموو شتێکت پێ ببەخشێ بۆنە کۆلێژ ئەوە نییە تەنها دروستت بکە و بێگومان گەرێتەوە سەر کەسە خۆشی بۆ نمونە ئێمە لە کۆلێژ هەموو شتێکت نایەتێ بەڵام بێگومان زۆریش ئاەتێ ئێمە زۆر سپاسی لێرەوانێ هەموو مامۆستاکان مەکەم و زۆر سپاسی دکتۆر دڵشاد دەکەم سەرک بەشمان کە هاوکارێکی تەواوی کردوین یعنی سەپۆرتی کردوین زۆر هاوکارمانە زۆر لەگەڵمانە ئێمە ئەم ئیشە سەرپەرشتیاری گشتی ئیشەکەش بووە لەگەڵمانە هەموو شتێک ئەوە نییە بڵێ پێت ئەبەخشە کۆلێژی هونەر بەڵام بێگومان دەستگیرۆییتەکە و ئەزمونێکی زۆر باشتایەتێ و عیلاقاتێکی باشیشە بۆ دروستەکە. ئەحمەدی وەی سەرکەوتنتان بۆ خوازم سپاس کە ئامادە بووین لەگەڵمان. دەست خۆش.